پاڵەوانی دوو وەرزی ڕابردووی خولی نایابی عێراق بۆ سێم وەرزە ئامادەکاریەکانی بۆ وەرزی نوێ دێنێتە هەولێر و با تەواوی پێکاتەکەی دەچێتە نێو کەمپێکی مەشق و ڕاهێنان. دوای 10 ڕۆژ مەشقکردن لە بەغداد ماوەی 14 ڕۆژ لە نێو مەشقی چڕی بەیانیان و ئێواران دەبن تاوەکو بە باشترین شێوە بۆ وەرزی نوێ ئامادەبن. وەک سەرپەرشتیاری تیپەکەش دەڵێت خێرمان لە هەولێر بینیوە بۆیە هاتووینەتەوە بۆ ئێرە. بسم الله الرحمن الرحيم يعني احنا نتشرف بكم. شانازیتان پێوە دەکەین. کەمپی مەشقەکانمان خێری داوەتەوە بۆ تیپەکە و 2 ساڵە لە هەولێر دەست بە ئامادەکاری دەکەین. دەبینە پاڵەوانی عێراق هەر بۆیە بۆ سێم ساڵە ئێرەمان هەڵبژاردەوە. ئینشاڵڵا سێم نازناوی لەسەر یەک بەدەستدێنین. ئەوەی بەدەستمان هێناوە با تێکۆشانی زۆر بووە بە تایبەت ئەنجامە باشەکانی خولیانە پاڵەوانەکانی عەرەب کەوا دەنجی داوە. هەمومان لە یانەکە بەشدارین و جێپەنجەی خۆمان جێهێشتووە. هەریەکە لە ئەحمەد زێڕە و یاسین کەریم یاریزانانی کورد بۆ ماوەی 3 وەرزە لەگەڵ تیپەکە بەردەوامن و دڵخۆشن بە یاریکردن بۆ شۆرتە. یانە سەوسپۆشەکەی پایتەختی عێراق گرێبەستی بەشی زۆر یاریزانانی نوێ کردوتەوە. حوسێن عەلیش لە سەفا قسەی تونوسی گواستۆ ڕیزەکانی و یەک یاریزانی دیکەشیان پێویستە. بۆ کەمپەکەش تەنها ئەحمەد باسڵ و ئەحمەد یەحیا بەهۆی پێکانەوە دابڕاون بەڵام دەگەڕێنەوە و بەشداری کەمپەکە دەکەن. وڵای ئەوەی کە لە هەولێرە خۆ ئامادە دەکەین پێم وابێ ئەوانە 3 ساڵن وەک شتێشی کوردەواری خۆمان هەیە پیانوە دێ ئێرە ینی 2 ساڵ لە سەرێکە پاڵەوانی خولەکە دێنەوە ئەوەیە کە بۆ ساڵی سێوەم لێرە کەمپەکەیان داناوەتەوە هەتا دیسان ئەو شتەی دووبارە بکەنەوە و ئینشاڵڵا بتوانن ینی بەیەکەوە بتوانین پاڵەوانی خولەکە بینەوە. سەبارەت بە خۆمەوەی کە بمێنەوە زۆر لە هاندەرەکان لێم ڕازی نینە دەڵێن بۆ دەمێنیەوە کاکە یاری ناکەی بەڵام کێشەکە ئەوەیە کە شۆرتە نادێشی گەورەیە بەڕاستی ینی نادێشی بچووک نییە ئەمن بەهۆی شۆرتەوە توانیم زۆر شت ببینم و هەموو کاتیژە من چاوەڕێ فرسە دەکەم ئینشاڵڵا ئەو فرسە بۆمە ڕێک دەکەیەوە بتوانین بیقۆزینەوە باشترین شێوە ئاسی خۆمان پێشکەش بکەین. الحمدلله مثل تحضيراتنا عادية. سپاس بخوا ئامادەکاریەکانمان ئاساییە. ئامەشقەکان بەیانیان و ئێوارانن تاوەکو بۆ خول و جامی سوپەریش بە باشی ئامادەبین. دەتوانین پارێزگاری لێ نازناوەکە بکەین بۆ سێم وەرزی بە دوایەک لەگەڵ هاوڕێکانم یاریزانە نوێیەکانیش کەوا زیادەیەکی گرنگ دەبن بۆ تیپەکە. كون هذا نحافظ على اللقب الثالث ان شاء الله باذن الله. وابڕیارە 20 مانجی داهاتوو خولی پیشەگەری عێراق بە بەشداری 20یانە و با شێوازێکی نوێ دەست پێ بکات. شۆرتا دەیەوێت پارێزگاری لە نازناوەکە بکات. پێشتریش یاریجامی سوپەری لە پێشە بەرامبەر قووەت زەویەی پاڵەوانی جامی عێراق. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.